بە شانازیەوە هەر کوردین و هەر کوردەبین. ئازیزانم سڵاوتان لێبێ و کاتتان باش. سڵاو لە تۆش ڕاستان. سڵاو لێبێ ڕاستان. سڵاوتان لێبێ ئازیزانم. هیوادارم هەموو کات تەندروست باش بن. تەندروستی چۆنە ڕاستان؟ لەخوا بەزیابێت تەندروستیم زۆر باشە. هیوای تەندروستیەکی زۆر باشیش بۆ خوشکبرایانی ڕۆژاوا خوازم. هیوادارم بە دوور بن لە هەرگیر و گرفتێ. هیوادارین ئینشەڵڵا. جا بابەتی ئەمڕۆمان پێ بڵێ، بابەتی ئەمڕۆمان چییە؟ بابەتی ئەمڕۆمان دوو لە باوترین جۆرەکانی نەخۆشی سیەکان ناسراو بە ئەزما ڕەبووە و نەخۆشی درێژخایەنی ڕێگریسیەکان. ئەمڕۆ بە دیاریکراوی لەسەر جۆری دووەم واتە نەخۆشی درێژخایەنی ڕێگریسیەکانە دوین. باز لەواکەین کە چۆن کارەکە، چۆن تووشی کەسێکە بێ و ئەگەر بینەرێکی بەڕێزم نەخۆشی هەبوو چۆن ڕێگری و خۆپارێزی بگرێتە بەر و هەروەها بێگومان و کۆم ڕۆژێ دکتۆر و پسپۆڕی تایبەت بەم بوارە ئامادەیە. بەدڵنیەوەجا یەکێ لە نیشانە هەرە باوەکانی ئەم نەخۆشیە کۆکە و هەناسەتەنگی و سیخەی سەرسنگە. جا ئەگەر هەریەک لە ئێوە هەریەک لەم نیشانانەتان هەیە بە ئەمڕۆ لەگەڵمان نابن بۆی بەورد و درشتی لەسەر ئەم بابەتە بڕۆین بزین هۆکارەکانی ئەم نەخۆشیە چییە. زۆر وەڵاممان هەیە، زۆر پرسیارمان هەیە کە وەڵام نەدراون و چاوەڕێی وەڵامەکەین لە دکتۆرەکانمانەوە. بۆ نمونە هۆکاری ئەم هەوکردنە، هۆکاری ئەم جیرانی بۆری هەوایە چییە؟ بەگشتی کۆمەڵێ نمونە و بڕگەی تایبەتیشمان لە بەردەسە بۆی کە باشتر تێتان گەێنین ئەم نەخۆشیە چۆن کارەکە و هەروەها تۆزێک لە کار و فەرمانی کۆندامی سیەکانیشتان بۆ خەینە ڕوو. بەڵام بە دڵنیایی ئێمە هەموو ڕۆژێ هەواڵ و بڕگەی ڕۆژ و بڕگەی سەردەمیانەمان ئامادەیە. ڕاستەن ئەمڕۆ یەکەم هەواڵمان باز لە توێژینەوەیەکە کەین کە دۆزراوەتەوە کە تەماتە سوودی هەیە بۆ هەوکردنی پووکمان. جا هەوکردنی پووک کە خەڵک بەگشتی هەستی پێ ئەکات لە گۆڕانکاری شێوازی پووکمانەوە هەستی پێەکەین. بۆ نمونە پووکمان بە یەک ڕێک واتە ڕێک ئەبێتەوە لە جیاتیەوەی کە شێوەیەکی قەوسی هەبێ بە دەوری دانمانە یاخۆ ڕەنگی تێگەچێ ڕەنگی پووکمان لە پەمەیەکی کاڵەوە ئەگۆڕێ بۆ سوور. ئەمانە هەمووی نیشانی ئەوەیە کە تۆ پووکە ئیلتیهابی کردووە و هەوکردنی کردووە. یاخود بۆ نمونە هەر لە خۆڕا خوێنی لێت پووکمان یاخود لە کاتی دانشۆردنە پووکمان خوێنی لێت. ئەمە یەکێکە لە بەگشتی هۆکارەکانی هەوکردنی پووکە و لە هەمان کاتیشا پاگڕانەگرتنی دانمان بۆ نمونە هۆکاری سەرەکی بۆ دروستبوونی هەوکردنی دانمان هەوکردنی پووکمان بورن بریتە لە کلسی دانمان کە زۆر بە ئاسانی بەکتریای تیاکۆ بێتەوە. ئەم کلسیە هۆکارە بۆ ئەوەی بەکتریا لە خۆ بگرێت. ئەم بەکتریایش ئەبێتەوەی هەوکردنی پووک و لە هەمان کاتیشا کلۆرکردنی دانەکانمان. جا هەواڵەکەمان باز لە و ئەکات کە تەماتە هۆکارە بۆ کەمکردنەوەی مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی پووک. جا با بەیەکەوە بینەری ئەم هەواڵە بین. توێژینەوەیەکی نوێی کۆلێژی کۆنەرێکت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەری دەخات. خواردنی تەماتە مەترسی توش بوون بە نەخۆشیەکانی پووک کەم دەکاتەوە. تەماتە دەوڵەمەندە بۆ جۆرێکی خۆراکە مادە کە ناو دەبرێت بە لایکۆپین. ئەنجامی توێژینەوەکە دەریخستووە ئەگەر کەسانی بەساڵاتچوو بڕی پێویست لە خۆراکە مادەی لایکۆپین وەربگرن مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی پووک بە ڕێژەی لە 167 کەم دەکاتەوە. توێژینەوەکە بە بەشداری زیاتر لە 1200 کەس ئەنجام درا کە تەمەنیان لە نێوان 65 بۆ 75 ساڵدا بوو. جا لە چوارچێوەی توێژینەوەکەدا ئەو بەشداربووانەی ڕێژەیەکی زۆرتریان لە خۆراکە مادەی لایکۆپین وەرگرتووە کەمتر ڕوبەڕووی نەخۆشیەکانی پووک بوونەتەوە بە بەراورد بەوانەی تر. ئەو خۆراکانەی دەوڵەمەندن بە لایکۆپین بریتین لە تەماتەی کوڵاو بیبەری سوور کەرە و زووترێ. بەڵێ توێژەران ئاماژەیان بۆش کردووە پێویستە تاقیکردنەوەی کلینیکی زیاتر بکرێت بۆ ئەوەی پشتڕاست بکرێتەوە کە ئایا لایکۆپین دەتوانێت یارمەتی پاراستنی تەندروستی پووک بدات یاخود نا.
جازیان ئەم میوە و سەوزانەی کە لە بەردەست ئێمە بەگشتی بەشێکی خۆراکی ڕۆژانەی هەمومانە بەڵام هەر جارێ لەگەڵ هەر توێژینەوە هەر بە دوواداچوونێ زیاتر بۆمان ڕوو نەبێتەوە بۆمانشکرابێت کە چەنێ سوودیانەیە ئەم تەماتەیە یەکێک لە سوودەکانی دەرکە و کە بە دوورمانەگرێت لە هەوکردنی پوکەکان پێم وا بێمە تەماتەی کوردیش نییە تەماتی کوردی نازانم تۆ ئەگەر ئەو جیاوازی بکەیان نا بەڵام تەماتی کوردی بەگشتی تامی زۆر مزڕ خۆشترە ینی کە خۆیت هەر خودی خۆی بەبێ گۆشتیش بیخۆ هەر زۆر خۆشە تەماتی کوردی پێم خۆشە پرسیارێک لێکم من لەمە ڕێگری نایم من باسی کەمە تا تۆوەستاوی تۆزێ باسی پووکمان بۆ بکەیت من زۆر جارە بیستم لە پزیشکی دانەکانە لێن باشە ششتنی ددان چەندێ گرنگە هێندە ششتنی پووک گرنگە هەر بۆیە زۆر جاش کە باسی ششتنی دانەکان ئەڵێن لە پووکەوە دەست پێ بکە بۆ سەرەوە تۆزێوەمان بۆ ڕوونکەرەوە چۆنەوە خۆی سەرەتای کۆبوونەوەی بەکتریا لە سەرەتای پووکمانەوە دەست پێکات پووکمان بە شێوەیەکی چەقۆیی پێوترێ لە بینی دانەکانمانایەکیان گرتووە بە شێوەیەکی قوسی ئاوا بە حرفی V ئینگلیزی یاخود چەقۆی ئەبێ لە ڕاستیە ئاوا بێت ئەگەر قەوز بوو واتە نیوە قەوز بوو یاخود بازنەیی بوو ئەمەواتە پووک نەخۆشی هەیە بەڵام ئەگەر ئاوا بە شێوەیەکی چەقۆیی لە بینی دانەکان تا بوو ئەمە شازێکی تەبیعی خۆی هەیەجا سەرەتای کۆبوونەوەی بەکتریاکان و سەرەتای دەستکردنی هەوکردنی پووک لەو چەقۆیەوە دەست پێ ئەکات واتە لە نوکی چەقۆکەوە نوکی پووکەکەەوە دەست بەشی خوارەوەی پووکەکە بڵێ نزیکی ڕێگی دانەکە بڵێ نزیکی مینای دانەکە نەک ڕێگی دانەکە بەڵێ چونکە ڕێگی دانەکە لە بەشی سەرەوەتی میناکەی لە بەشی خوارەوەتی پووکەکەش لە بینی دوو مینای دانەکانە لە بینی دانەکانە خۆیەک دێتەوە جا زۆر دکتۆرەکانی دانیش ئاماژە بەوە ئەیان کە پێویستەکە لە پووکەکەەوە بە شێوەیەکی بازنەی بیهێنیتەوە خوارەوە واتە یەک بازنەی بچووکی پێەکەی لە پووکەکە ئەنج ئەیهێنیتەوە خوارەوە دانەکانی خوارەوە بە دڵنیایەوە بەرەو خوارەوە ئەفو دانەکانی سەرەوە بەرەو خوارەوە و دانەکانی خوارەوەش بەرەو سەرەوە تاوەی کە تیاابێ پاک بێتەوە لا بڵێ بەڵام نابێت فڵچەی ڕق نابێت بە ڕقیدان بشۆی چونکە لەوانەیە زیان بە پووکە بگەێنێ زیان بە پووکە بگەێنێ ئەو کاتە وەکووە بێ من هەموو جارێ بۆ نەخۆشەکانی خۆم ئەوە ڕوونەکەم ئەڵم کە پووکەکە وەکووە بێت دوو بلۆکە هێناوە دانەکە و لە بینی دوو بلۆکەکەیە داناوە ئەم پووکە دانەکە و جێگیرەکە لە شوێنی خۆیان ئەگەر ئەم پووکە دابخورێ ئەو کاتە دانەکە لەقێ باشە ڕاستە من شتیشکا بسم زۆر جاڵم بابەتی کلۆری و ئیتیهابی دان واتە هەوکردنیانە لە پووکەوە دەست پێەکە کێشە سەر و ڕێگەکە پووکەکەیە ئەمە تا چەندێ ڕاستە خۆی کلۆری و هەوکردنی پووک جیاوازە بۆ نمونە کلۆرەکە ئەکرێ لە کلۆرێکەوە بڕات بۆ هەوکردنی پووکەکە کلۆری لە بەکتریا و خواردن و ترشێتی ناودەم بەیەکەوە کۆ بێتەوە جۆرە ترشێتیەک دروستەکات و بەکتریا کە هێرشەکاتە سەر مینای دانەکەمان و مینای دانەکەمان داخورێنێ کلۆری ئەمەیە جۆرە جیاوازەکانی کلۆری 5 ژۆری جیاوازی کلۆریمان هەیە و ئەکرێت ئەم بەکتریایە ئەم کلۆریە گەشە بسەنێ بۆ هۆکارێک بۆ نەخۆشەکانی هەوکردنی پووکمان کە دوو ژۆری هەوکردنی پووکیشمانەیە ئەویش کە هەوکردنی پووک لەگەڵ هەوکردنی دەوروبەری پووک هەوکردنی پووک و دەوروبەری بووک کە ئەمەیان حاڵتێکی خراپترە لە هەوکردنی پووک ئینشەڵڵا کەس تووشی ئەوە نەبێت بە بێگومان بە پاکڕاگرتن و بە بەکارهێنانی فڵچەی باش و شێوازی ڕاست شۆرنی دانەکان بە دوورەبین لە زۆر باشە دەست خۆش بێجا هەر لە بابەتی دانەوە ئەی بەمە بۆ ئێسک سەرەتای تێگەیشتنمان بۆ دەموددان پێمان وا بووە هەر جۆرێکە لە ئێسک بەڵام لەسەر پووک ئەڕوێت و گەشاکە و دروسە بێ جا هەر سەبارەت بۆ بابەتە هەواڵێکمان ئامادەیە سەبارەت بەوەی کە ڕەنگە لە ئایندەیە پێویستمان بە وەرزشکردن نەبێ ئەم وتەیە خودی خۆی وتەیەکی گران و قورسە هەروە ناکرێ با بزانینم هەواڵە باز لە چیەکە با بەیەکۆ بچینە لای هەواڵەکە لە ئایندەیە ڕەنگە مرۆڤ پێویستی بە وەرزش نەمێنێ توێژینەوەیەکی زانکۆی هۆنگ کۆنگ دەڵێ ڕەنگە لە داهاتوودا دەرمانێک بەرهەم بێنرێ کە هەمان ڕۆڵی وەرزشکردن ببینێ لە جەستەدا توێژینەوەکە دەریخستووە لە کاتی ئەنجامدانی چالاکیە جەستەیەکاندا جۆرە پرۆتینێکی چالاک دەبێت کە لە ئێسکدا هەیە ناو دەبرێت بە پیزۆ1 چالاکبوونی ئەم جۆرە پرۆتینەش هانی خانەکانی مۆخی ئێسک دەدا بۆ بەرهەمهێنانی ئێسکە خانەی نوێ کە ئەمەش یارمەتی گەشە و بەهێزبوونی ئێسک دەدا لە چوارچەوەی توێژینەوەکەدا دەرکەوتووە نەمانی پیزۆ1 مەترسی هەوکردن لە ئێسکەکاندا زیاد دەکات کە ئەمەش گەشە و بەرهەمهێنانی ئێسکە خانەی نوێ کەم دەکاتەوە دۆزینەوەکان دەیسەلمێنن ڕەنگە لە داهاتوودا بتوانرێت دەرمانێک بەرهەم بێنرێ کە پرۆتینی پیزۆ1 لە ئێسکەکاندا چالاک بکە ئەمەش یارمەتی ئەو کەسانە دەدا کە ناتوانن وەرزش و چالاکیە جەستەیەکان ئەنجام بدەن تا ئێسکیان بە تەندروستی بمێنێتەوە
جا ساڵانە ملیۆنان کەسی توش بوو پوکانەوەی ئێسک دەبن کە مەترسی شکانی ئێسک زیاد دەکات بە تایبەت لە گەورە ساڵاندا. جا عزیزان ئێمە بەشێکی زۆرمان ڕەنگە وا لە ئێسک تێگەیشت بێتین کە ئەم ئێسکە تەنها پەیکەری جەستەیەوە بۆتە هۆکاریەوەی کە ئەندامەکانی تری جەستە و ماچکەکان لەسەری ڕاگیر ببن. ڕاستە بێگومانەمە گەورەترین ئەرکی ئێسک و ئێسکە پەیکەرە، بەڵام بیرمان نەچێ ئێمە لە ئێسکا کاریشترمان هەیە کە هێندەی ئەو گرنگە، ئەویش دروستکردنی خڕۆکەی سپی و خڕۆکەی سووریش کە خڕۆکەی سەرەکی دروستبوونی خوێنە. ئێمە بەگشتی ناوکڕۆکی ئێسکەوەی کە پێوترێ مۆخی ئێسک بەشی زەرد و سووریمان هەیە. ئەو بەشەی کە پێوترێ بەشی سووری ناوکڕۆکی ئێسک بەرپرسە لە دروستکردنی خڕۆکە سوورەکان و خڕۆکە سپیەکانی جەستەواتە و خڕۆکانی کە لە سیستەمی بەرگریا کارەکەن. زۆر جار وەکو کارگەیە کارەکەن، کەسێک ئەگەر خوێن لێ ڕۆشتنی هەبێ بریناریەکە بێ چالاکبوونێکی زیاتر و فەرمانی زیاتر لەم ناوکڕۆکی ئێسکیا بەدی ئەکرێ، ئەویش بە هۆکاریەوەی کە ببێتە هۆی واتە تەویزکردنەوەی ئەو خوێنەی کە لە جەستەیان ڕۆشتووە. کاتە بیرمانەچێ ئێسک واجبیتری زۆر گرنگی هەیە، وەزانایان پێیان وایە ئەگەر بتوانن کارێک بکەن کە ئەم خڕۆکە دروست بوون و ئەم واتە گەشە سەنەوەی خڕۆکەکانی ناوخوێن زیادکەن، پێیان وایە وەرزشمان پێویست نییە. بەڵام من زۆر لەگەڵ ئەم بیرروڕایانیم چونکە ئەمە تەنها یەک لایەنی بابەتەکە پەیڕەو کراوە، بەڵام ئەمە شەر پێشکەوتنەوەیەکی تری زانستە و بێگومان هەرمایی خۆشحاڵیە. ڕاستە بەدڵێەوە ڕاستان وەرزشکردنیش چالاکیەکی ڕۆژانەمانە، ینی هەم لەوەی کە سوودی هەیە بۆ خۆمان بەڕاستی چێژێکی تایبەتیشی هەیە، دەتوانێت کۆمەڵێ سترێس و ڕاڕایی ژیانە کەم بکاتەوە دەرونیەکەی بەدڵنیایەوە چێژێکی تایبەتی هەیە بەڕای من وەرزشکردن. جاڕاستان بە تۆزێ باسی ئەم خواردن و خۆراکانی باردەستمانکەین. ڕاستان من هەموو جارێ پرسیارێکم هەبوو، یعنی ئەم پرسیارم هەبوو لە مێشکی خۆما بیرم لەوە ئەکردەوە کە بۆ نمونە من کەشم 80 کیلۆیە یا کەسێک کەشی 80 کیلۆگرامە، ئەبێ لە ڕۆژێکە چەند پرۆتین، چەند گرام پرۆتین، چەند گرام کاربۆهیدرات، چەند گرام ڤایتامین و وزەکان وەرگێ لە ژیانیا بۆ ئەوەی کە نەچێتە ئاستی قەڵەوی و یاخود تووشی زعیفی و بەدخۆراکیش نەبێت. ئێستا خۆشحاڵانە خەڵک ئاستی تێگەیشتنی مۆم بابەتە زۆر باشتر بوو. بە جۆرێک پرسیار زۆر جار لە پزیشکی پسپۆڕەکرێ کە چی بخۆین و چەنێ بخۆین. ئەم پرسیارە زۆر گرنگە، چی و چەنێ، نەک هەرچی، بڕەکەش زۆر گرنگە. ئەم خۆرانی کە لەبەر دەست منایە با سەرەتا لە بڵین لە ژەمە سەرەکیەکان و دەست پێ بکەین. بە نمونە برنج بەشێکی دانەبڕاوی ژەمە خۆراکەکانی هەمومانە، بە نیوەڕۆ بە ئێوارە و هەیە بەیانیانی شەڕیخۆ. ڕاست جا خودی کێشەکە کە زۆر جارەوەترێ برنج مەخۆ خراپە لە شێوازی لێنان و ئامادەکردنا جیاوازێکە دروستە بێ. بەگشتی ئێمە هەر کەسێک کە بیەوێ ئاستی کێشی لەو ڕێژە دیاریکراوی خۆیان بمێنێتەوە، بڕێکی دیاریکراو لە کالۆری ڕۆژانە پێویستە. کالۆری چییە؟ هەر خواردنێک کە تۆ خۆی لە جەستەیە ئاڵوگۆڕە بێ بۆ وزە، بێگومان لە ڕێگەی گەدەوە، دواتر هەڵمژینی لە ڕێگەی قۆڵۆنەکانەوە، دواتر ئەچێتە خوێنەوە چێتە ناو ماسوولکە و بەشانی کە پێویستیان بە موزەیە. بەگشتی وا پۆلێن کراوە هەر گرامێک، واتە هەر گرامێک لە کاربۆهیدرات کە کاربۆهیدرات پێکاتی سەرەکی ئەم برنجەیە، هەر گرامێک لەم برنجە 4 کالۆریتیایە. یعنی ئەگەر بە شێوەیەکی تر لەیەکی بیتەوە 100 گرام لەم برنجە هاوتایە بە 400 کالۆری. بۆی باشتریش لەمە تێبگەین کەسێک ڕۆژانە 2000 هەتا 2500 هەتا 3000 کالۆری پێویستە. بەڵام ئەم ڕێژەی نەگۆڕ نییە. چۆن مایکل فیلپس کە یاریزانی ئۆلۆمپی مەلەکردنی جیهانیە، لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی یاڵێ من ڕۆژانە 8 بۆ 9000 کالۆریە خۆم. باشە، یعنی سێ ئەوەنەی کەسێکی ئاسایی. لێرە ئەو پرسیارەیەتە ئاراوەکە چۆن بێگومان کەسێکە وەرزشی زۆر بێ، جوڵەی زۆر بێ، ئاکتیڤیتی و چالاکی زۆر بێ، خۆراکێکی زۆرتریشی پێویستە. هەروەک چۆن ئۆتۆمبیلێکە زۆر پێی بڕۆی مەنزینێکی زۆرتریشی پێویستە. جا ئەم خواردنانە بەگشتی پرۆتین باسەکەین بە تایبەت. ئەم سنگی مریشکە کە مریشکیش بۆیە بە نمونە هێنامانەتەوە یەکێکە لەو خواردنانەی کە بێگومان لە زۆربەی ژەمەکانمانە هەیە. بەگومان سنگی مریشک لە هەموو بەشەکانی تری مریشک باشترە بۆ کاریەوەی کە چەوری کەمترێسەی نەسەر چەوریش. سنگی مریشک لە هەر گرامێکە
هاوتای کاربۆهیدرات و برنجەکە 4 کالۆریتیایە واتە 100 گرام لە سنگی مریشک دەبێتەوە بە 400 کالۆری. ئەوەی کە لێرەیە پرسیارە جیاوازی برنج و سنگەکە چیە؟ سنگ پرۆتینە، پێکهاتەی سەرەکی دروستبوونی سنگەکە پرۆتینە. پرۆتینیش بە هەمان شێوەی کاربۆهیدراتەکە هەر 4 کالۆریە. گرنگە ئێمە لەم ژەمانی کە ڕۆژانە ئەیخۆین تێکەڵی هەبێ. چۆن؟ بەگشتی ئەگەر بکرێ 120 بۆ 30 ئەو کالۆریانەی کە ئەیخۆین لە بابەتە پرۆتینیەکان نابێ و 140 لە بابەتی کاربۆهیدرات هەبێ. بەشی کەمینەی کە 15 بۆ 20 لە چەوریەکان نابێ. بۆ هەر گرامێک لە چەوری نزیکی 9 کالۆری تایە. ئەم 9 کالۆریە ئەگەر بەراوردی کەین لەگەڵ کاربۆهیدرات و پرۆتینەکە زۆر زۆرترە لەگەڵ ئەوانە دووهێندە و نیوە تقریبن. جا بۆ ئەوەی کە کەسێک لە ئاستی کێشی دیاریکراوی خۆیان بمێنێتەوە تقریبن بۆ هەر کیلۆیەکی جەستەی 0.8 گرام پرۆتینی پێویستە. یعنی ئەگەر کەسێک نزیکی 80 کیلۆ بێ تقریبا 32 گرامێکی ڕەنگە زیاتریش ئاساییە 60 تا 80 گرامیش ئاساییە. بەڵام لێرە ئەو پرسیارێکێت ئەوانەی کە هێزانی لەش جوانین ئەوانەی کە بەردەوام ماسوولەکانیان بەکارێنن زۆر جار بێگومان ئاسایی ئەگەر 80 کیلۆ بێ هەتاوەکو 160 گرامیش پرۆتین بخوا. بەڵام لەوە زیاتریش کۆمەڵی گیرروگرفتی هەڵمژینی پرۆتینەکە دروستە بێ. ئەمە بەگشتی ئەو پێکاتە سەرەکیانی کە لە خواردنان بەنامێکی تریش تایبەت دەکەین بۆی کە چۆن بزانی چەندێک کالۆریت پێویستە لە ڕۆژەکە تا ئەویش بە سیستمێکی تایبەت کە ناوەبرێ بە BMI کە کێشی جەستە و باڵای جەستەتە دابەشی یەکیانەکەی. ئەنجا بە تۆ زێباسی ئەم میوە و سەوزانە بکەین. بەگشتی 120 ئەوەی کە ئەمێنێتەوە 15 بۆ 20 خۆراکی ڕۆژانەمان ئەکرێ میوە و سەوزەکان بن. جا ئەم میوە جیاوازانی کە لە بەردەست منان هەر لە کیویەوە لە مۆزەوە لە پرتەقاڵەوە سێوی تایە شلکی تایە هەناریشی تایە بڵێ. ئەم میوە جیاوازانە هەمووی سوودی جیاوازی خۆی هەیە. بەس ئەوەی کە هێتە ئارا و پرسیارە چەندێکی لێ بخۆین. بەگشتی ئەوتێر لە ڕۆژێکا 200 بۆ 300 گرام لە میوە ئاساییە. جا 200 گرام بۆ 300 گرام بۆ نمونە بە نمونە ئەم مۆزە ڕەنگە 150 بۆ 200 گرام ببێ. ئەم هەنارەش هەر بە هەمان شێوە ڕەنگە 100 گرام ببێ. کەواتە لە ڕۆژێکا خواردنی مۆزێک خواردنی سێوێک ئاساییە، خواردنی 2 پرتەقاڵ ئاساییە، شیلکەکە ڕەنگە 10 شلک هەتا 15 شلک ئاسایی بێ بە حکمیەوەی کە 150 تا 200 گرامەکە دەرچێت. سەوزەکانی شەر بە هەمان شێوە. سەوزەکان هەر لە خەیارەوە لێرە گوێزەری تایە، پەتاتەمان هەیە کە ئەویش هەر ئەچێتە بابی سەوزەوە، تەماتەمان هەیە وە کاهومان هەیە. خواردنیم سەوزانش بێگومان زۆر گرنگن. ئەویش بە هەمان شێوە ڕۆژانە هەتا 400 کالۆریان لێ بخورێ ئاساییە. هەر گرامێکی ئەمانیش هەر هاوتایە بە 4 کالۆری. بەڵام ببوورە باڵ هەر لەسەر میوەکە یەکشت هەیە کە پێویستە ئاگادار بین لە بابەتی میوەیە. ئەو کەسانی کە کێشیان زۆرە یاخود نەخۆشی ڕێگریان لە ئینسۆلین هەیە یاخود بە زمانێکی دشەکریان هەیە پێویستە لە میوەکان بە دوور بن. ئەگەر بکرێ ئەو 200 گرامە ئاسایی کە بۆ کەسێکی ئاسایی دانراوە ئەمان لە 100 گرام تێپەڕ نەکە. واتە ئەگەر بکرێ مەسەرەن مۆز کە ڕێژێکی زۆری شەکریتیایە لێ بە دووربین بە هەوان شێوە سێو کە سێوی سوور بە تایبەتی ڕێژێکی زۆری شەکریتیایە لێ بە دووربین باشترە بۆ کەسانی کە ئەم جۆرە نەخۆشیانیان هەیە. بەڵێ دەستخۆش بەڕاستان وەک ئاماژە و پێەیە بەدڵنیایەوە ئەمانە بێ فرەجۆری لەسەر ژەمی خواردنەکانمانە هەبێت نەک بۆ نمونە ئێمە بڕێکی باش لەمە بخۆین و کۆمەڵێکی باشیش میوە بخۆین. ئەو کاتە بێگومان زیانەگەێنێ بێکەوە ڕاستە ئێمە 200 گراممان بۆ ئەوە داناوە ئەبێ لەگەڵ ئەوەشە تەوازنی بکەینەوە یەکسانی بکەینەوە. جا ئازیزانم قسەی تر لەناو کۆمەڵی خەڵکە باوەکە ئەڵێن ئێمە گەر خواردنێ بخۆین بۆ نمونە ڕاستان زۆر جار سەروپەیەکی باش ئەخۆن دوایە وەڵەن قاشێ لیمۆی ئەکەین بەسەرا ئەڵێ هەرسی ئەکات هەزمی ئەکات ڕاستە و خۆدای خواردنەکە. جا ئەم قسەیە ڕاستە ئەگەر ئێمە زۆر خواردنێک بخۆین خواردنێکی باش بخۆین دوای قاشێ لیمۆی بکەین بەسەرا ئایا ئەمە هەرسیەکە هەزمی ئەکا؟ ئەتوانم بە بەڵێ و بە نەخێریش جوابتان بمەوە. بەڵێ بۆ ئەو کەسانی کە خۆیان مەعیدەیان کێشیان بۆ دروست ناکەواتە چۆن؟ واتە تۆ کەسێکی تێر نەخواردەوە ئافێتە بێ دوای لیمۆیەکی بەسەرا ئەکەیت مەعیدە و هیچ ئازار و هیچ حساسەتێک و هیچ هەستیاریەکی بۆ دروست نابێ هیچ کێشێکی بۆ دروست نابێت کەواتە تۆ کەسێکی کە لیمۆت پێ ئەکەوێ. بەڵام نەخێر ئەگەر کەسێک دوای خواردنێکی زۆر لیمۆ بخوات ئازاری بۆ دروست بێ ئەمە نیشانەیە کە مەعیدەت پێ ئەڵێ بیوەستێنە ئەڵێ دوای خواردنێکی زۆر ئەم لیمۆیە مێرە. بەڵام خودی لیمۆ خۆی مادەی سیتریک ئەسیدی تایە. ئەم مادەی سیتریک ئەسیدە یارمەتی دەردانی ترشێتی گەدەمان زیاتر ئەکا واتە کردداری هەرسمان زیاتر ئەکات. بۆ نمونە
ئەتوانرێت کە ئێمە خواردنێکی قورسە خۆین کە ئەم لیمۆیی بەسەرا ئەکەین بە دڵنیاییەوە ڕێژەیەکی دیاری کراوی لیمۆ نەک ڕێژەیەکی زۆر چونکە هەموو شتێ بەخوێ خۆش بمانە ڕێژەی زۆری لێ بخۆی زیانی هەیە ئەگەر بە سکی خوێنی یاخود با بڵین لە سکی بەتاڵیا بخورێ بە دڵنیاییەوە زیانی هەیە بۆ گەدەمان بۆ نمونە ڕاستە لیمۆ چەوری ئەسووتێنێ بەڵام نابێ بە سکی بەتاڵ بخورێت چونکە زیانی هەیە بۆ گەدەمان ئەگەر تۆ تێرنانە خواردووە ببورن لیمۆکەی بەسەر ئەکەیت ترشێتی گەدە و بەرزەکاتەوە واتە کردداری هەرسکردنە باشتر ئەکا یارمەتی کردداری هەرسکردنتەیە لە هەمان کاتیشا کە هەر ناوی لیمۆیەت سەردەمان یەکسەر دەممان ئاوەکات لیکیشمان زییا ئەکا لە دەمانە بڵێ کە ئەویش لە هەمان کاتا بۆ هەرسکردن باشە کاتە ئەم قسەیە ڕاستە ئەتوانێت لیمۆ هەرسی بکات یاخود هەزمی بکات بەڵام بەڕێژەیەکی دیاری کرا ئەگەر لیمۆیەک سێکە باب هەل ناکە نەوەڵ سەرروپەیەکی کامل و خۆش بخۆیت لیمۆیەک حەلی ناکات بە دڵنیایەوە بێ بە بڕێکی دیاری کرا و ئەنج دوایی لیمۆکەشی بکە بەسەرا بەڵام بیرتان نەچێ من لەلایەن بابەتەکەی خۆمەوە قسەکەم لیمۆ زیانی هەیە بۆ دانیشمان ئەگەر زۆری لەسەر بخورێت ڕاستان وکوتمان ترشێتی ناو دەما دانەکانمان دا ئەخورێنێ ئەگەر زۆر لیمۆ بخۆی بەدڵنیاوە ئەگەر خۆ مینای دانە تەنک بێت لیمۆی زۆر بەسەرا بکەی یاخود ترشێتی زۆر بخۆی لیمەندۆزی زۆر بخۆی خۆم ماوەیەک هەستم زۆر بەوا کرد کە لیمۆ بەخوار بە تایبەتی دوای هەوای سارد کە بەدانمەکە و ئاڵەبێت دانە حساس ئەبێ دانە هەستیار ئەبێ بە بەسیترین هەوای سارد ئازاری پێگەێنێ کەواتە ئەوانەی کەوان نەیخۆین باشترە ئەروەڵا ئەبێ کەش میکەیتەوە کەمیشی کەیتەوە و زیانێکی کەشی ئەبێت هۆی دڵەکزێ ینی ئەکرێ بێت هۆی دڵەکزێ لەو کەسانەی کە کێشیان هەیە خۆیان لە دڵێنە بۆیە لیمۆ ڕاستە ئەکرێ دەرمانێک بێ بەڵام ئەکرێ دەردێکیش بێ بۆیە هیوادارین بە ڕێژەیەکی باش بیخۆن زیادەڕۆیی و کەمڕۆیی تیانەکەن زیادەڕۆییشی تیامەکەن بە دڵنیایەوە هەروەکو مشتێکی تر دەست خۆش بەڕاستانجا بابگەڕینەوە سەر بابەتەکەی خۆمان بڵێ بابەتی نەخۆشی درێژخایەنی ڕێگریسیەکان بڵێ دەسا پێش تۆ زێم ستۆدیۆشتە پاکەینەوە گسکەکە داگیرسێنم فەرموو نەگاڵتاکەم پاکی نابینەوە بەڵام بە نمونەیەکە چینە لای باشە حەزەکەی با من یارمەتی و بەم یارمەتیم بە تۆ بۆم خسیرسێنە باشە تۆ زەحمەت پێشە بۆم دابیرسێن پێمان بڵێ ئەم گسکە سوودی چی بوو؟ ئەم نمونەیە بەگشتی بۆ باشتر تێگەیشتن بوو لە نەخۆشی درێژخایەنی ڕێگریسیەکان ئەگەر بێت و بۆری هەناسەمان و سیەکانمان بچێنین بەم گسکە کارەباییە نمونونەکەی چییە و چۆن هاوتان ئەم گسک کارەبایە لە ڕێگەی هەڵمژینی هەوا ناوماڵەکانمان بۆ پاکاتەوە بەس ئەگەر بێت و زۆر جارەوانی کە ناوماڵ بڵین کە هەستی پێەکەن گسکەکە باش ئیش ناکە جاری وایە شتێکی تیاگیر بۆ شتێک لە ناویەتی باش هەواکە نایەڵەکان پاکاتەوە جا ئەم تۆپەش بە هەمان شێوە کە ئیخیتە سەردەمی گسکەکە نایەڵێ ئەو هەوایە کاری خۆی بکات و ئەو شتێکی ئەتوێ پاکیکەیتەوە پاکی بکاتەوە بە تەواوەتی بە هەمان شێوە ئێمە چواندنە ئەەکەین ئەو هەوایی کە پێویستە بگاتە ناوسیەکان لە ڕێڕەوەکەیە و لەو بەشانی کە دابشکاریە کات بۆ ناوسیەکان جۆرە لە گیران هەیە ئەم نەخۆشی درێژخایەنی ڕێگریسیەکانیش هەمان شتە لە ناو بۆریەکانی هەوایە کە لێرە دابشکاری ڕۆیە و ئەچێت بۆ هەر یەکێک لەم دووسیە لێرە گرفتێ دروسە بێ ئەو گرفتەش ئەوەیە کە نایڵێ هەوای تاوا بچێتە ناو هەر یەکێک لەم سیانەوە و جۆرێک لە ڕێگری لە هەوا دروسەکە بۆی زۆر جارەوانی کە ئەم نەخۆشییان هەیە هەست بە هەناسە تونگیەکەن ئەو هەناسەیە کە پێویستە وەری ناگرن و خیسەخیسی قورگ و هەناسەیان هەیە مەشتێکی ترە لە نیشانەکانیان جا بۆ ئەوەی کە بچینە لای هۆکاری گرنگی ئەم بابەتانە سپۆری تایبەتمان هەیە پرسیاری تایبەتمێوە ڕوونیەکەینەوە کە چۆن ئەم نەخۆشیە زۆرە بێت چۆن خۆمانی لێ بە دوور بگرین و هەرێکێکی شەیەتی کە چۆن چارە و ڕێگەکانی خۆپارێزی چین سەبار بەدڵنیەوە بەڵام پێشەوە وچانێک وەرەگرین دواتە پزیشکی پسپۆر ئامادەیە و کۆمەڵە پرسیار و بابەتی تایبەتمانەیە ئەگەڕینەوە بەڵاتە ئایزانم دووبارە سڵاو گەڕانی وڵاتان بە میوانداری دکتۆری زۆر بەڕێز و دکتۆر کاوفەرج پسپۆری نەخۆشیەکانی کۆ ئەندامیسی
دکتۆر زۆر بەخێراتی زۆر سپاس خۆشحاڵین تەنووسی بەڕێز چۆنە باشین سپاس دەکەم ئەم کاتە ساردا بۆ نەخۆشی هەناسە زیاتر باوە لەم کات ڕاستە دکتۆر ڕسمە لای پرسیارەی نەخۆشی درێژخایەنی کۆندامی سیەکان COPD بەگشتی ئەم نەخۆشیە چییە و جیاوازی چییە لەگەڵ نەخۆشیەکانی تریسیە؟ سپاسانەکەم طبعاً COPD کورتکراوەی کۆمەڵی زاراوەی ئینگلیزیەکە بەمانەی chronic obstructive pulmonary disease یعنی ئەو نەخۆشیی کە نیشانەکەی بریتێ لە گیرانی بۆری هەناسە هەوکردنێکی درێژخایەن لە بۆری هەناسەیە کە سەرنجام بێت هەوەی گیرانی بۆریەکانی هەناسە طبعاً ئەم نەخۆشیە بریتێ لە جۆرێک لە هەسیاری ئەتوانێت لە سیەکانە ڕوئەیە طبعاً نەخۆشیە گشتیەکان لە سیەکانە ئێمە بۆ دوو جۆری سەرەکی طبعاً دابەشە بێ obstructive pulmonary disease لەگەڵ restrictive pulmonary disease obstructive کە گیرانی بۆری هەناسیتیایە طبعاً ئەمانە باوترن زیاترن خەڵکی زۆر گیرۆ دەین وەکو نەخۆشی ئەزما ڕەبوو نەخۆشی ئەم COPD کە طبعاً ئەمەش پێوتێ ڕەبووی جگەرەی خۆرەکان هەر جۆرێکە لەو تقریبا نزیکن لە یەکەوە جیاوازیان هەیە بەڵام نزیکن لە یەکەوە هەردووکیان ئەوەیە کە ئەبێتە هۆی گیرانی بۆریەکانی هەناسە طبعاً لە ئەسمایە بریتێ لە گرژبوونی بۆریەکانی هەناسە طبعاً ئەوە حاڵەتێکی هەستیاریە بە شێوەیەکی سەرەکی بەڵام لەمانە گیرانی بۆریەکان گیرانی بۆری هەناسە لە ڕێی چیەوەیە طبعاً لە ڕێی دوو میکانیزمەوە کە ڕۆیە پێوترێ کرۆنیک برۆنکایتس لەگەڵ ئیمفیزیما کرۆنیک برۆنکایتس ینی بۆریەکانی هەناسە تووشی هەوکردنێکی درێژخایەنە بێت طبعاً بێتەوەی ئەوەی کە دەدرا و زیاتر تیا دەربدرێت ئەبێتەوەی تێکچوونی سترەکچەر و پێکهاتەی بۆریەکانی هەناسە و هەروەها ئیمفیزیماش ئەو پەیوەندی بەناو سیەکان خۆی وایە بڵێن بە تورەکەکانی هەوا بەو شانانەی کە لە نێوان بۆریەکانی هەناسە و لە نێوان تورەکەکانی هەوایە ئەمانش بە هەمان شێوە کەواتە هەوکردن تیاڕوایە کەواتە هەم هەر خۆی کردارەکە بریت لە هەوکردنێکی درێژخایەن لە سیەکانە تەوان بەهۆی چەند هۆکارێکی دیاری کراوە باشە دکتۆر بەگشتی ئاماژە بە جگەرە کێشانە جگەرە کێشان هۆکاری سەرەکیە ئەگەر کەسێک ببوورە ئەگەر کەسێک جگەرە کێش نەبێت ئەکرێ توش نەبێت واتە ینی کە جگەرەی کێشین لەم نەخۆشیە پارێزراوە بین بەڵێ طبعاً ئێمە ئەمە وەکوتمان بریتێ لە نەخۆشی جگەرە خۆرەکان ئەمە جگەرە کێشەکان لە هەموو جیهانە هەروایە COPD نەخۆشی جگەرە کێشەکانە طبعاً دەتوانین بڵێن نزیکەی لە 180 بۆ 90 ئەو حاڵەتانی کە تووشی ئەمە ئەبن بە هۆکارەکەی جگەرە کێشان بە شێوەیەکی گشتی تو بەکارهێنانی تووتنە یعنی ئەو دووکەڵی لە تووتنە نەکرد جگەرە کێشان نێرگەلەش بە هەمان شێوەیە کە خەڵکێک ماوەیەکی دوور درێژ بەکاری بێنە بە هەمان شێوە ئەو پرسیار بوو لە لای مژ هەر جگەرەیە یاخود نێرگەلە و یعنی هەموو ئەو دووکەڵانەی کە لە تووتنەوە ڕوایە مەسەلەی ڤەیب تۆزێ جیاوازە ئەوە جارە شتێکی تازێ و زۆر توێژنی لەسەر نەکراوە بەڵام ئەو دووکەڵە لەوانەیە ینی لە سەرنجام وگاتە ئەوەی کە لە ڕووی زانستیەوە بسەلمێ کە ئەمیش بە هەمانشی هۆکارێکە بە توش بوون بە هەوکردنی درێژخایانی بۆریەکانی هەناسە طبعاً وەکوتمان لە جگەرە خۆرەکانە زیاتر ڕوایە بەڵام مانایەوە نییە لە خەڵکی دیشا ڕوونایە لەوانەیە ڕواتمان لە 100 کەمتر لە 100 لەوانەیە لە خەڵکانی ترە کە جگەرە کێژ نین ئەوانەی بە تایبەتی دووچاری چی ئەبن دووچاری بە هەمان شێوە هەر فاکتەرێک ئەبن کە کاریگەری لەسەر بۆریەکانی هەناسە بێ وەکو دووکەڵ بڵێن دووکەڵی کارگەکان یان دووکەڵی ئاسنگەرە کەسەکە یان ئیتر هەر شتێک ئەوە یان بە تایبەتی ئەوانەی کە لە بواری بیناسازی ئەوە ناکارەکەن تەپوتۆز ئەوە لەوانەیە ڕۆڵێکی گرنگی هەبێت دروستبوونی COPD لە کەسانی نەجگەرە کێشە ئەوانەی کە جگەرە ناکێشن بەڵام خۆی بە شێوەیەکی گشتی ئەمە توانین بڵێن جگەرە کێشەکان تووشی ئەمە بن ئەگەر تۆ جگەرە نەکێشی لە 190 بۆ لە 195 پارێزراوی لە توش بوون بەم نەخۆشیە کەواتە هۆکاری سەرەکی وەکو لە جیهانە و لە توێژینەکان لە هەموو بابەتە زانستیەکانە باسەکرێ بریتێ لە بەکارهێنانی تووتن و دووکەڵی تووتن کە لە ڕێی جگەرە کێشانیان نێرگەلە هەر شێوازی تر بێت زۆر باشە دکتۆر ئێمە بەگشتی گرافیکێکمان ئامادەیە تایبەت بە باوترین هۆکارەکان کا بنە هۆکاری توشبوون بەم نەخۆشیە جا تۆ ئەم پۆلێنکاریە چۆن هەڵیە سنگێنی ئایا ئەم هۆکارانە کامیان لە پێشترە و خۆت باس کە جگەرەکە لە پێشەوە بەڵێ ینی ئێمە جگەرە کێشانەکە ئەوە هۆکاری سەرەکی باشە تەمەن هەوکردنی بۆریەکانی هەناسە ئەوە حاڵەتێکی کەمە یانێت توانین بڵێن لە هەندێک کەسا کە لەوانەیە کێشەی بۆ ماویان هەیە لە بۆرەکانی هەناسە بە تایبەتی ئەم جۆری نەخۆشی کە دیاریتان کرد و ئەلفاوان ئەنتیتریپسین دیفیشنسی طبعاً ئەمە بوون ئەنزیمێک لە بۆریەکانی هەناسە دیفیشنسی هەیە ئەنتیتریپسین یعنی ئەمە وا ئەکات چی بکە ئەو ئەنزیمەوە ئەکات دەردراوەکان لە کۆئەندامی هەناسا کۆ نەبێتەوە
بەڵام تۆ کە دیفشنسی هەبێ ینی نەقسە هەبێ لەم ئەنزیمە ڕاستە ئەوە بێتە هۆی کە بڵێن ئەو دەردراوانە تەوان بەردەوام ئێمە کۆندامی ناسە پێیەوە پاکردنەوەیە تۆ ئەم هەوای کە ئەچێتە ناو تەپ و تۆزی لەگەڵا شتی لەگەڵێ لەبەر لە ناو بۆرێکە هەر لە ناوپۆشی بۆری هەناسەیە ئەو خانانە هەیە کە دەردراوە بڵێن ئیفرازات دەرەکەن بەڵغەم دروستەکە سپیوتن ڕژێنەکان طبعا ئەوانە پیانوتێک گۆبلێت سێڵز ئەوانە ئەو سێڵانن کە زیاتر ئەو دەردراوانە دەرەکەن ئەو دەرداوان طبعا بۆ چیشە بۆ پاکردنەوەی بۆریەکانی هەناسێ طبعا ئەو دەردراوانە پێویستەکە یعنی ئەوش بە هەمان شێوە پاک بکرێتەوە نیە ئەگەر ئێمە کێشەیەکمان هەبێت لە پاکردنەوەی ئەو دەردراوانە تەمەن کاڵەکە بێت لە ناوسیەکانە تەمەن ئەمە هۆکارێکی بۆ ماوەیە و زۆر دەگمەنیش یعنی وتمان لە سەدا یەکی حاڵەتەکانی COPD لەمە نییە ینی ئەمەی کە باسیەکەی حاڵەتێکی دەگمەنی بۆ ماوەیە تەمەن ئەمەش هۆکارێکە بۆ توشبوون بە COPD چونکە بۆچکە دەردراوەکان لە کۆندامی هەناسە لە بۆریەکانی هەناسا کە کۆ بووە بە هەمان شێوەی ژەبێتە هۆی هەوکردنی درێژخایانی بۆریەکانی هەناسە و گیرانی بۆریەکانی هەناسە و پەیدابوونی نیشانەکانی ئەم نەخۆشیە کە COPD کەواتە لێرە جگەرەکێشان تەمەن فاکتەری سەرەکیە ئەوە هەرە زۆر کرد هەوکردنەکان وتمان لەوانە یان بەهۆی خەلەلێکی بۆ ماوەیەوە بێ یان بەهۆی هەندێک میکرۆب یا هەندێک بۆ نمونە ئێستا ئێمە کۆڤید ینی کۆرۆنا یعنی بەڕاستی یەکێ لە کێشەکان کە دروستێک ئێمە پۆست کۆڤیدمان هەبوو پۆست کۆڤید ئێستا هەیە هەندێک کەسمان هەیە کە ئەم کێشیان هەیە بۆ چونکە کۆڤیدەکە بۆتە هۆی ینی تێکچوونێک لە بۆریەکانی هەناسە زیاتر ئەو بەلای بابەتی هین ڕۆیە بڵێن فایبرۆسس ئەمانە بڵێن تێکچوونی ینی یان بەڕی شاڵبوونی سیەکان ڕۆ بەڵام هەندێکیان لەوانەیە ئەم حاڵەتە تیانە ڕووبە ینی مەوەسم لە هەندێک لە نەخۆشی هاوکردنەکانیشا لەوانەیە سەرنجام بێتە هۆی توشبوونی ئەو کەسە بە هاوکردنێکی درێژخایەن بۆری هەناسەوە توشبوونی بەم COPD ژینگە طبعا فاکتەرە ژینگەیەکان تەپ و تۆز دووکەڵ لە هەر شێوازێ بێ بڵێن ئێستا بۆنمە هەیە نانەوایە ینی عێراقی بە جۆری کارەکەشەوە باسیۆگەم دکتۆر هەیە پیشەکەی ئەوەیە چی بکات ماسک بەستن چارەسەرە طبعا تێبێ بزانێت کە ئەم هۆکارە ژینگیانە هۆکارێکە بۆ توشبوون طبعا ئەوەش کەمە با بزانانی ینی خەڵکێکی ینی بۆ نمونە من ئێستا هەمە ئەنواع نەخۆشمان هەیە بڵێن نانەوایە ئاسنگەرە لە کارگەکانە ئیشەکەن یان حتى هەمانە سایق تەکسیە کە تەپ و تۆز و شت لە سەرجاد ئەوانەمان هەیە کە ئەم جۆرە کێشانیان هەیە بەڵام بەڕاستیش خۆی بۆ خۆی زۆر نییە ینی ئێمە تۆ لە ناو سایق تەکسیەکانە لە بڵێن لە 10,000 کەسە لەوە چێ 50 کەسی ئەمەی هەبێ یعنی شتەکە کەمەوە ناتوانانی بڵێن بەڵام خۆ پارێزی تەمان لە هەموو حاڵەتێکە یانیمانەوەنێ ترس دروستکەین بڵێن ئەمە کەسێک نانەوا بێت لەوانێت خۆنانەوە پێویستە نابێت ڕاستە ئەم پیشانە هەبێ بەڵام خۆپارێزی لەگەڵ شتێکی گرنگە ڕاستە دکتۆر دوو پیشەی کەم لە خەیاڵا بوو کە ئەکرێ ئەوانیش لەگەڵ دووکەڵا مامەڵەکەن بۆ نمونە و کەسانی کە کەبابچین بۆ نمونە بە بەردەوامی خەریکی بژانی کەباب و باڵ و تەرتیبات و ئەو شتانن دووکەڵێکی زۆریان بەسەرایە بۆ نمونە ساونای هەڵم هەیە بە تایبەت لە مەلەوانگەکانە ئەمانش ئەکرێ هۆکارێک بێ بۆ توشبوون بەم نەخۆشییە دووکەڵی هینەکە بڵێن کەباب و هەر شتێک کە دووکەڵ دروستکە بە شوێکی گشتی بڵێ دەوری هەیە بۆ ئەم نەخۆشیانە کە پێیان وتێ ئۆبستراکتیڤ پالمانری دیزیز نەخۆشیەکانی گیرانی بۆریەکان گوتمان ئەسماش ڕەبۆش هەر جۆرێکیان ئەو باوتریشە لەم COPD ڕاستنی ئەو زیاترە لە جیهان یان ئێمە توانین بڵێن ئەسما لەوانەیە لە سەدا 10 دانیشتوانی جیهان ئەسمان هەبێ ڕەبووانە یعنی ئەوە شتێکی باوە زۆر بڵاوە طبعا ئەم نەخۆشیانە هەر جۆرە دووکەڵ و ئیتر هەر فاکتەرێکی ژینگەی بە دەورێ بەڵام مۆزوعی ساونا ساونا بڵێن هەڵمەوە نیە هەڵم بەڕاستی شتێکی بەسوودە بۆ کۆندامیێنە شتێکی بەڵام ئەوش تەوان هەموو شتێکن زیاد ڕەوی تێبگە هەر زیان بەخشە بەڵام بوونی هەڵم شێدارکردنی بۆری هەناسە شتێکی باشانی بە شێوەیەکی گشتی ئەوە نییە بڵێن بێتەوەی دروستبوونەوە ئەوان لەوانەیە زۆر ڕۆڵی نەبێت لە دروستکردی ئەم نەخۆشیانە باشە دکتۆر چۆن کەسێک بزانێت کە نیشانە پێشوختەکانی ئەم نەخۆشی هەیە ینی مەسەرەن چۆن جێکات تۆ چۆن نەخۆشێک کە بە تایبەتیوانی جگەرەکێشن و جگەرەکێشێکی ینی زۆرە کێشن چۆن بزان نیشانە سەرەتایەکانی ئەم بابەت و نەخۆشییان هەیە چۆن دەست نیشانەکری و چۆن سەردانی پزیشکی پسپۆڕیش بکەن طبعا هەموو نیشانەکان بریتێ لە نیشانەکانی کۆندامی هەناسە ینی ئەو کەسانە ئەبێ ئاگادار بێ هەر کاتێک کۆکەیەکی درێژخایانی بۆ دروست بوویان کۆکە تاوانتە کۆکەوە نیشانەی سەرەکیە هەم لە تەڕیانی وشک کۆکە ئیتر لەوانەیە تەڕ بێ لەوانەیە وشک ئەکرێ بێ طبعا هەم لە ئەسماشە هەم لە COPD شە هەم لە ڕەبوو هەم لەم
حاڵەتی جیرانی بۆری هەناسەیە کۆکەکە بوونی هەیە بەڵام لە COPD زیاتر لەوانەیە کۆکەکە بوونی هەبێ بەڵام لەوانەش ینی نیشانەکانی تیژ هەبێ کەواتە بە کۆکە دەست پێکە کەسێک کۆکەیەکی بەردەوامی هەبێ ڕۆژانە يعني بەردەوام یعنی چۆن دکتۆر يعني بۆ نمونە لە ڕۆژ شەرت نییە بە هەموو سەعاتێک هەیبێ بۆ منە ئێستا باوتێکی کۆکەی بۆیێت ینی بڵێن حاڵەتێکی بۆیە لەوانەیە 5 دقه بخایەنە دوای باشە بێ ئاسایە بێت ئەبینین دوای سەعاتێکتر لەوانەیە بووی پێ بێت ئەمە ئەگەر بە بەردەوامی ئەم شتە ڕووبە ڕۆژانەش دووبارە بێتەوە ئەمە ئەبێ و کەسە بزانێت ئەمە کێشەیەک لە بۆری هەناسا هەیە ئیتر لەوانەیە یا ئەسما بێ لەوانەیە ئەو کەسانی جگەرەکێشن تووشی ئەسماش من خۆش هەرەیە يعني ئەم دوو نەخۆشی ئەسما و COPD لە ڕووی زانستی وێسە کە باسیەکەین پیانەوەتی ئۆڤەرلاپ سندرۆم يعني تقريبا تێکەڵاو نیشانەکان تێکەڵ بۆ چونکە نزیکن لە یەکەو نیشانەکانی طبعا بوونی کۆکە وتمان نیشانەیەکی سەرەکی ئاگداری کۆکەکە لەوانەیە وشک بێت ئەگەر وشک بێت یا تەڕیش بێ هەر لەوانەیە لەمانە ڕووبە بەڵام عادەتەن يعني زۆربەی زۆری حاڵەکان کۆکێکی تەڕیان هەیە بۆ چکەوتمان ئێمە بەشێکی نەخۆشەکە بریتێ لە گیرانی بۆری هەناسە بە دەردراوەکان بە بەڵغەم و بەو شتێک کە لەو خانانەوە ئەڕێژرێ ینی ئەمە ئەو کەسە لەبەرەوەی دەردراوێکی زۆری هەیە دەردراوی زۆری بۆچی هەیە چکە ئەم دوو کەڵە بەردەوامەکاتە ناو سیەکانەوە سیەکانی هەوڵەیە پاکی کاتەوە بەچی بەم ئیفرازانە شێوازێکی بەرگری سیەکان طبعا زۆر جاری وە هەیە نەخۆشی لە لەشەکە ڕوئەیە تێکچوونی بەرگری لەشانی تۆ بۆنە کۆڤید یانیا کۆرۆنا بەڵێ کۆرۆنا بۆچی خەڵکی PM بە کۆرۆنا چونکە لەبەروی بەرگریکی زیاد لە حەد لە لەشار ڕوئە لە زدی ڤایرۆسەکە بۆ هۆی تێکدانی سیەکان هەتا سیەکانی فەوتانەوە کەسانێ بوو بە هەوکردن خۆ ئەم عیلاقی بە زۆر بە ڤایرۆسەکەەوە نەبوو عیلاقی بە بەرگری لەشەوەیەکە کارێکی پێچەوانی زیاد ئەکات لە دژی ڤایرۆسەکە سیەکانی ژەفەوتێنی ئەمیش بە هەمان شێوە ئەو دوو کەڵە بەردەوام بێتەوەی دروستبوونی ئەو دەردراوانە ئەو ئیفرازانە کە بەردەوام کەڵەکە ئەبێ لە سیەکانە ئەو کەسەش بۆی پاک نابێتەوە بە تەواوی ناتوانین ڕۆژانە بەشێکی یارەمێنێتەوە ئەمە ئەبێتەوەی جیرانی بۆریەکانی هەناس کە بگیرێ بۆریەکانی هەناسە بم تەوانە بێتەوەی دروستبوونی هاوکردن لە لەشا لە بۆریەکانی هەناس ئەمە یەکە پێوتێ ئەجا شتەکەش درێژ خایەنە تەوان تۆ کەم کەسە بەردەوام جگەراکێشێ بەردەوام ئەم حاڵەتە دووبارە بێتەوە دووبارە بێت ئەبێ بە شتێکی درێژخایەن و لە بۆریەکانی هەناسە فیچەرەکان نیشانەکانی هاوکردنی درێژخایەن پێیان طبعا ئەمە لەوانەیە وتمان بەشەر سەرکیەکەی بەڵغەمی لەگەڵا بێ و لەوانەشە وشک بێت بە تایبەتوانە ئینفیزیمایانێ ئینفیزیما ئەو وەکو چۆن بڵێ هەڵ ئاوسانی شانەی سیەکانە بەڵقی تا دروستە بێت بەڵێ ینی ئێستا ئەمە لێرە دوو نمونەمان هەیە ئێستا ئەمە سی لای ڕاست یا لای چەپە ئەوە بێ لای ڕاست ئەمە شوێنی چییە ئەمە شوێنی دڵ ئەمە سی لای چەپە تەمان ئێمە ئەگەر لە ڕووی ئینەوەدانین ئەبێ ئاوا بێ خۆی وانە بەڵێ ئەبێ لای چەپ بەڵێ خۆمان ئەگا طبعا لای چەپ و لای ڕاستمانێ ئەمە شانە بڵێن ئەمە شانەکانی ناوسیەکانە طبعا ئەم شانانە لە چی پێکاتەوە لە بۆریەکانی هەناسە کە سەرەتا لێرەوە دابەشەوی و هەردانەیە چێتە ناو دوو بۆری سەرەکی هەناسەمانەیە کە لە بۆری سەرەکی هەناسەوە جیابنەوە طبعا لە ترێکیاوە لێرەوێتە خوارە بێ بە بڕۆنکەسەکان هەنی بۆریچکەکانی هەناسە طبعا ئەچە ناو سیەکانەوە و وردەوە دابەشە بێ لە ناو هەموو بۆ ناو هەموو تورەکەیکی هەوا وردەوە دەبچووکە بێت و ئەم بۆریانی هەناسە هەتا ئەچێت نایێت تەوان بۆ چییە بۆ ئاڵگۆڕی هەوایە تەوان هەواکە بێ لێرەوە بێتە ناوە لێرە ئۆکسسیژین و ئۆکسسیژین تەوانێتە ناوە لە لەشیش دوانۆکسیدی کاربۆنێتەوە بۆ ناو سیەکان لەو بەینا ئەو ئاڵگۆڕە ڕوئەیە چونکە زەختی ئۆکسسیژین زۆرە لە بۆریەکانی سێچە ناو شانەکانەوە COPD لەم لە بڵێ CO2 دوۆنۆکسیدی کاربۆن لە ناو شانەکانە زۆریێتەوە ناو بۆنی هەناسە ئەم جۆرە گۆڕانکاریە ڕوەیە ئەوسان هەناسەدان ئاسایی ڕوەیە باشە کێشە چیە لەم بڵین ئەلڤیۆلایانە لەم بوردی لە ئەمانە چی ڕوئەیە تەمان وتمان شانە هەیە لە نێوان ئەم ئەلیڤیۆلایان ئەم تورەکانەی هەوایە ئەم شانانە بەهۆی ڕوودانی هەوکردنی درێژخایەن لە سیەکانە تێکەچیانی ستراکچەریش ئەو شانانەی نێوانیان تێکەچێت ئەو کاتە تورەکەەکان تێکەڵە بن بەیەکە دیوارەکان بینەکانی نامێنێ وەکو بڵقێکی گەورەی لێ وەکو چۆن بڵێ کۆمەڵێ میزانینی بچووکت هەبێ بۆڵەترێ ئەمە زۆر تەمان سیەکان ئاوایە شکلی ئاسایی ئاوایە بۆڵەترێ بەڵام تۆبی ئەم تریانە ئەم دەنکانە هەمووی ئەم دیوارەکانی ڕێک بێتەوە بە یەکەوە بنووسیابێ بچی ئەبێ بڵقێکی گەورە ئەوە ڕوایە لە مۆزۆی ئینفیزیمی بەڵێ تەمانەوە جۆرێکە لە گیرانی درێژخانی بۆریەکانیان ئەو شارە گیرە تەمان بۆریەکانی هەناسە
تێکەچێت لەو حاڵەتانە ئەوەش ئەوان لەوانەیە بەڵغەمی کەمتر بێت زیاتر کۆکەکە وشکە لەو کەسانەیە و ئەگەر زیاتریش وشک بێ لەوانەیە تۆ زیاتر مێشک بۆ لای ئەسما بچێ بۆ لای ڕەبووە بچێ ئەوە شوتوان چکە هەردووکی تێکەڵاون لە لایەکان نیشانەکانی طبعا ئەمە کۆکە ئەوە بە دەرەجی یەکەم لەو کەسانی کە هەوکردنی درێژخایەن هە دواییم تەنگە نەفەسی طبعا بوونی تەنگە نەفەسیە کۆکە لەوانەیە لەو کەسانی جگەرە خۆرن هەر بە شێوەیەکی ئاسایی هەبێت یعنی خۆ نابێ ئینسانی مالیکە هەر کۆکێک ئەمە لە ڕووی زانستیەوە هەر کۆکەیەک هەفتەیەک 2 هەفتە زیاتر بخایەنێ ئینسانەوە بە دوای بچێت باش ناوێ مالیکە ئەمە لە ڕووی زانستی لەوانە شتێکی ئاسایی بێ هەر هەڵامەتێ بێ لەوانەیە هەسیارێکی بەسیت بێ لەوانەیە هەر جگەرە خۆراکە خۆی هەسیاری هەیە بۆ دووکەڵەکە هیچ ڕووی ناوە بەڵام کۆکەیەکی دەست پێ کردووە ئەوە سەرەتاکەیەتی بڵێن هیچ ڕووی ناوە بەڵام لەوانەشە خوا نەخواسە شتێکی قورس بێ لەبەرە بۆی ئینسان نابێ هیچ ئیماری بکە کەواتە هەفتەیە 2 هەفتە ئەوە نەئاساییە ئینسان بە دوای دوای نیشانەی دووەمی سەرەکی بریتە لە تەنگە نەفەسی هەناسە توندی ئەمە سەرەکیە لە ڕاستی ئەمە تاوان بەهۆی ژیرانی بۆریەکانی هەناسەوە بە هەمانشی ئەو تەنگە نەفەسی ڕۆیە ئەو هەناسە توندیە عادەتەن ئێمە لە نەخۆشی COPD پێوتە ئیرریڤەرسیبڵ یعنی ئیرریڤەرسیبڵ چییە یعنی ئاسایی نابێتەوە بە بەکارهێنانی دەرمان زۆر جای مدەیەکی زۆری ئەوێ ئەگەر ریڤەرسیبڵ بێت تێستێکمان هەیە بڵێن جۆرە تاقیکردن بڵێن ئینێکی پشکنینێکە بۆ نەخۆشیکەین بۆی بزانین ئایا لە کامیان نزیکە ئەسمایە COPD ڕەبووەیان COPD ئەو کاتە ئەگەر هاتوو ئەو کەسە کە فەحسی هەناسەی بۆ ئەکەین تەمانێکی لە پشکنینە گرنگەکان ئەگەر دوایش باسیکەین پشکنینی کاری سیەکانە پێوتێ پەڵمەنەری فەنکشن تێست باشە چۆن ئەم پشکنی دکتۆر طبعا پشکنینی کاری سیەکان لە ڕێی ئامێرێکەوەیە ئامێرێکی تایبەتمەندە طبعا ئێستا قەباری بچووکشی بۆ دروست بۆ جارانێ مە شتێکی زەخم و گەورە بوو بەکارمانێنە ئێستا لە ڕێی کۆمپیوتەرێکە و ئامێرێکە تۆ چی ئەەکەی جیهازێکە فووی پیاکەی هەر وەکو بڵێن ئەوە شڵەکەیمان لانی ئێستا بەڵام دەمێکی هەیە وەکو چۆن بڵێن هەر شتێکی تر فووی پیا شتێکە لەو بابەتانە ئەو کەسە ئەبێ فووی پیا تەوان بە شێوازێکی دیاریکراو کە دکتۆرەکە پێڵیان و کەسێکی پشتینەکەکە بەو شێوازە هەناسە بە هەناسێکی قوڵ هەڵمژێ قایمی بیکاتە ناوێتە آخر حد ئەتوانێت دوای بەرزی وەریگرێتەوە دوای بیات ئەو چەند جارێ ئەمە دووبارەکەیتەوە ئێمە ئەزانین لە ڕێی ئەم پشکنینەوە چەندێک کاری سیەکان لە ئاسی خۆیان لە ئاسی ئاسایی یان ئاساییە لە ڕێی ئەمە ئەگەر هەر کەسێ بۆ منە نسبەتێکی دیاریکراوەیە چەند لیترێکەیە بۆ منە لە حدودی ئەوەندە لیترە تۆ بتوانی هەناسە وەرگری و هەناسە بیتەوە ئەمە ئاسایی باشای تاوان بەهۆی ئەمە بۆمان دەرەکوێت کە ئایا نسبەتی ئەم کەسایی کاری سیەکانی چەندێک ئاسایی یانە ئاسایی ئەوەیەکە لە پشکنێکی گرنگەکان ڕەمانوتمان بۆ جیاکردنەوەی ئەسما ڕەبووە لە COPD لە ڕێی ئەم پشکنینەوە لە ڕێی کاری بڵێن سیەکانەوە یەک شتی تریش لەگەڵی بەکارێنێت پێوتە ریڤەرسیبڵیتی تێست ئەمەش تێستێکی هەر سەربم ئامێرەیە ئێمە چیەکەین ئەو کەسەکە زانیمان دابەزین هەیە لە ئاستی هەناسەدانی ئەو کەسە لە حادی تەبیعیاتۆتە خوارەوە مادەیەشینە کە پێوتێ ڤێنتۆلین سالبیوتامۆڵ مادەیەکە فراوانکەری بۆریەکانی هەناسە ئەگەر بییتی ئەو کەسە بۆ من ئەگەر لە ڕێی پمپێکەوە 5 پمپی بۆکەین و دایانین دانیشە چارێکی 20 دقەیەک اینجا تێستەکەی بۆ دووباراکەین و ئەگەر بێت و کاری سیەکان لە سا 15 خۆی لە سا 12 ئەڵێن آخر حەدی لە 12 بەرەو ژوور فەرق بکات لە سەدا 12 زیاد باش باشتر ببێ ئەمە پێوتێ ریڤەرسیبڵێکی پۆزتفە ئەمە پێوتێ و کەسە ئەمە زیاتر عادەتەن ئەسمایە بەڵام خۆلەوانەیە لەوەشی کەسی بۆ یعنی وتمن ئێستا لە ڕووی زانستی و تێکەڵ بووە ئەم دوو نەخۆشیە بەیەکە چونکە هەردووکیان بریتە لە جیرانی درێژخایانی بۆریەکانی هەناس یعنی بۆ ئەو کەسەش کە نەخۆشی COPD هەمان تێست ئەنجامین بەڵام عادەتەن کە ریڤەرسیبڵیتیەکەی بۆ ئەکەین ئیرریڤەرسیبڵە یعنی ناگەڕێتەوە لەبەرەوە کەواتە تەنگە نەفەسی نیشانەیەکی سەرەکیە لەو کەسانە ئەبێتە هۆی کەمبوونی ئاسی هەناسەدان کەمبوونی پشکنینی سیەکان هەکە بۆی ئەەکەین و لەگەڵ یا نیشانەیەکی گرنگ لەگەڵ تەنگە نەفەسەکە بریتە لە خیزەخیز سەوتێکی نەئاسایی پێوتێ سەوتێکی مۆسیقاییە فیکەیەک لە کاتی قسەکردنا دروستە بێ یان کۆکی نا لە کاتی هەناسەدانە یعنی ئەو کەسە بۆ منە هەناسەکەی خۆی ناتەبیە هەستەکەی یعنی لەگەڵ هەناسە وەرگرتن و دانەوەیان بەبێ قسەکردن هەستەکەی سەوتێکە ینی مۆسیقای یەک خزەیەک شتێکە لەگەڵ هەناسەکە خیسەیە بەڵێ ئەوە عادەتەن خیزە خیز لە هەردووکیانە ڕوایە لە ئەسما شارڕوایە و لە COPD شارڕوایە ئەمە نیشانەیەکی گرنگە
هەر کەسێ ئەم نیشانەی هەبوو خیزەقیز هەبوو لەگەڵ هەناسەکە با بزانێت نیشانەی گیرانی بۆرەکانی هەناسەی هەیە باشە عادەتەن درێژخایانیشە چونکە ئەمە هەتا بە تەواوەتی نەگیرێ ئەم خزە دروست نابێ ینی لەو دەستخۆش تەوان ئەمە نیشانە سەرەکیەکانە کۆکە تەنگە نەفەسی بەڵام هەندێک نیشانەی تر بەڵغەم وتمان لەگەڵ هەیە هەندێک نیشانەی تر هەیە زۆر پەیوەندی بەمە نیە بۆ نەگەرێکێک بەڵغەمەکەی خوێنی پێ بێ یان بەڵغەمەکەی ڕەنگی نەئاسایی بێ زەرد بێ سەوز بێ حەزەکەم بەدە لە نیشانەکان با تۆزێ باسی خۆپارێزی و هینیش بکەین نەگەر پێت خۆش بێ بابەتی خۆپارێزی و ینی ژیانکردن لەگەڵ ئەم نەخۆشیەیە چۆن کەسێک بە تایبەتیش جگەرە پێم خۆشە زیاتر باسی بکەین ینی کەسێک ئەم نەخۆشی هەبێت چۆن ژیان بکە وەرزشکردن کاروباری ڕۆژانە طبعا بوونی ئەم نەخۆشیە ینی حاڵەتێکی نەئاساییە طبعا ئەو کەس کار لە ژیانی ڕۆژانی کەسەکە ئەکا ئێمە حتا لەو کرایتیریانێکی و هەمانە بۆ ئەوەی دیاریکردنی ڕادەی نەخۆشیەکە قورسی نەخۆشیەکی لەوانەوەی ئایا چەندێک کار لەسەر ژیانی ڕۆژانی کەسەکە ئەکا بێگومان کاری ئەبێ کارەکە لەسەر ژیانی کەسەکە بەڵام پێویستە ئەو کەسە بە دوای چارەسەرا بڕۆ طبعا بەبێ چارەسەر تەمان ئەم نەخۆشیانە کێشەکەی ئەوەیە بە مروری زەمن زیادەکە ینی ئەوە نییە لە ئاسێکا بمێنێتەوە حتا ئەسماکەش ئەم COPD ئەمە لەو خراپتر ئەم زۆر زیاتر تەشەناسن هەیە لەگەڵ بەکارهێنانی جگەرە وازنهێنان و بەربوونی نیشانەکان و چارە نەکردنی ئەمە بەردەوام بەرە و خراپبوون ئەڕوا بۆیە ئەو کەسە ئاگادار بێ هەر کەسێک ئەم نیشانەی تێتەمان یەکەم بە دوواداچوونی بۆ بکە بزانێ ئایا ئەمە لە چه حاڵەتێکیان و نزیکترە و چ جۆرە نەخۆشیێکی بۆی دەستکا بە چارەسەر دەست نەکەی بە چارەسەر ئەو کەسە نیشانە حاڵەتەکان زیاگە تەنانەت ئەگاتە ئاسێک لە COPD پێوترێ ڕسپارەتەری فەیلەر ینی توشبوونی شکستێنانی کۆندامی هەناس تەمەنم مدەیەکی زۆرەوێت تەمە دەستەیەکیە وەکو چارەسەر طبعا ئێمە چارەسەر کە دەست پێ بکەین یەکەم شت لە ئامۆژگاریەوە دەست پێکەین بۆ نمونە ئەو کەسە یەکسەر دەرمان نییە مەکسەر بێت یەکەم جار بۆ نمونە مناڵێن جگەرە کێشانە ئێستا بۆ هەر کەسێ نیشانەی ئەم نیشانە نەخۆشیانە هەیە کە باشترین کار بیکەوە واز لە جگەرەکە بێنە طبعا وازهێنان لە جگەرە کێشان چونکە جگەرە کێشان لە ڕاستیە یەکێکە لە هەرە فاکتەرە خراپەکان کە بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕاو لە تایبەتی لە سەدەی 20ەمەوە زیاتر لە ناوجیهانە بڵاو بۆەوە دەرکەوکە یەکێکە لە فاکتەرە خراپەکانی توشبوون بە چەندین جۆری نەخۆشی بەس ئەگەر باسی شێرپەنجە بکەین کە لە ڕێی جگەرە کێشان و دووکەڵی تووتنەوە تووشی ئینسانە بێ نزیکەی 25 جۆر شێرپەنجە هەیە لە لەشە نەکرد شێرپەنجەی سیەکان سەرەتانی سیەکان سەرەتانی میزەڵان تەسەوەرکە لە پیاوانە بە تایبەتی لە چیار بەهۆی چیوەیەکە لە فاکتەر ڕئیسیەکانی جگەرێکە بۆ چکە ئەو مادەیە کە تۆ ئینسان هەڵێم ژێ و دووکەڵە خۆ هەر لە سیەکانە نامێنێتەوە چێتە ناو سووری خوێنیشەوە چکە هەندێک مادەی هەڵەمژرێ چێتە ناو لەشەوە بڵاو بێتەوە بە لەشە تەمان هەندێکی تۆ بۆ منە لەگەڵ لیکە ئەتوێتەوە کە قوتی ئەو دووکەڵە ئەو مادێ چێتە ناو ڕێخۆڵە و بۆ ناو گەدە و ڕیخۆڵە و کۆندامی هەرچیشەوە لێشەکە کەواتە ینی جگەرە کێشان فاکتەرێکی سەرەکی نەخۆشیە نەک بۆ خۆت بۆ کەسوکارت بۆ منداڵەکانە بۆ هاوپیشەکانیشە بۆ چونکە لە ڕووی زانستیەوە ئێمە باسیکەین هەر کەسێ بۆنە لە شوێنێکی داخراوە بێت جگەرە بکێشێ بۆ نمونە 5 جگەرە کێشێ لەو کاتە تۆ کە هیچ نەجگەرە خۆری نە هیچ تێلەپاڵێ دانیشتووی حساب کە جگەرێکی کێشاوەتەوە دکتۆر گیان زۆر باشە سپاس بۆ تۆ بمبورە لەبەر نەمانی کات و ئەم بابەتەش قسە زۆر ینی یەکەم شت ئەوە خۆپارێزیەکانە جگەرەیە ئەو واز لێ بێنرێ دووکەڵە تەپوتۆزە شتە ئەوانە ئینسانە مراعات بکە خۆپارێزی بکە ها بۆی نەگاتەوەی تووشی ئەم حاڵەتانە بێ و چارەسەری قورت پاشان چارەسەرەکانی تاوان بەکار بێنرێت چارەسەرەکان شتی ئاساین لە ڕووی پزیشکیەوە کە بەکاری ئەهێنی تاوان لە 100% نۆرمەڵە بێتەوە حاڵەتە ئەوە نییە وڵی چارەسەر نەکرێت چارەسەری پزیشکیمە بەڵام چارەسەرەکان جۆرا و جۆر هەمانە بە خاخە هەم پرژەرە هەمانە ڕێی دەرمان لە ڕێی شروع هەر شتێک کە پێویستکە بۆ حاڵەتەکە بکارێت دەست خۆش بە زۆر باشە سپاس بۆ تۆ بەنامەکەمانە پڕبەها کرد بەگشتی و هیوادارم هەر کەسێکە بینەر و بیسەرمان بێ سوودێکی لەم بابەتە وەرگرت بێ هەتا بابەتێک و هەتا بابەتێکی تەندروستی بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ تەنوزبار هەر شاد و بەختەوەر بن ئەزیزانم هیوادارم وەڵامی پرسیارەکانتان وەرگرت بێت و خواتان لەگەڵ بێ